بەڵێ سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین لەوەی کا بە بەرنامەی ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان. عەزیزان، هەروە خۆشتان ئاگادارن ئەم بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵە پەخش دەبێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە تۆڕی کۆمەڵە میدیا نێتوەرک و هەروە لە یوتیوبی کۆمەڵە پەخش دەبێتەوە. ئەم بەرنامەیە هەروە خۆشتان ئاگادارن هاوڕێی هاوکارم مەحیە ئیرەجی بەڕێوەبەری ئەم بەرنامەیە، بەڵام بەهۆیەوەی کە ئەمڕۆ کۆنفرانسی خارج لە کشوەری دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ایران بەڕێوە دەچێت نەیتوانی و ئەم بەرنامەیە من بەڕێوەی دەبم. تەوەری باسی ئەم بەرنامەم هەفتەیەمان لەسەر هێرش و بردومانەکانی کۆماری ئیسلامیە لەم چەند ڕۆژانی کە دواییدا کە کردوێتی وە سەروەری خاکی عێراقی کە یەکەم جار نییە پێشێلیشی کردووە. زۆر پرسیار هەیە کە دەمانەوێت لەم بەرنامەیەدا ئەم پرسیارانە بین نەگۆڕێ و بە میوانداری یەکێک لە هاوڕێیانمان کاک جەماڵ بزۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵ یەک ئەم بەحسا تاوتوێ دەکەین. کاک جەماڵ، سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم، زۆر سپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبیت. زۆر سپاس بۆیەوە. سڵاوم هەیە بۆ تۆ هاوکارانت، هەروەها سڵاوم هەیە بۆ بینەرانی عەزیزی و بەرنامەیە. زۆر سپاس. کاک جەماڵ، بۆ خۆشتان ئاگادارن ئەمە یەکەم جار نییە کە کۆماری ئیسلامی ئەوە سەروەری خاکی هەرێم و عێراق پێشێل دەکات ئەو چە تورکیا. لەم چەند ڕۆژانەدا کە بۆ خۆشتان ئاگادارن بەردەوام ناوچە سنووریەکانی بردومان کردو و بنکەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی بردومان کردو و هەڕەشەش دەکا کە دەبێت حیزبەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان چەکدانن. با پرسیاری یەکەمم لێرەوە دەست بکەم. کۆمەڵێک پرسیار هەن کە بتوانین هیوادارین بتوانین هەموو پرسیارانە وەڵامی پێ بدرێتەوە. بۆچی ئێران دەستی بەو هەڕەشانە کردووە و ئەم بردومانانە چییە؟ شتێکی لە پشتە بە بڕوای ئێوە؟ بەڵێ، بۆ خۆت باست کرد کە ئەمە ئەوەڵجارنی ئەو هێرشان ئەو هەڕەشانە کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە بەشە جۆر بەجۆرەکانە پەیتا تکراری دەکەن و شتێکی تازە نیە، ساڵهایە بەردەوامە. ئەو هەڕەشانیشیان بەکردەوە دەرهێناوە ڕاستی بێت لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوودا. بۆ عیبارەتە کردەوەکەیشیان تازە نییە. ناو بە بیانووی حزوری هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە نەواری مەرزی پەلاماریان هێندا سەر ناوچە سنوورەکان و خەڵکیان تووشی عەزیەت و ئازار کردووە و تەنانەت لەوەش ئەولاتر دەستیان داوە ترۆر و لە نێو شارەکانی کوردستانی عێراقدا هێزە ئەمنیەتیەکانی خۆیان نادۆتە ئەو شارانە و فەزایەکی لە نائەمنیان دروست کردووە. ئەمە ئەو بڵم کە هیچ کام لەمانە تازە نییە ئەم کردوانە، ئەم هەڕەشانە و ئەو سیاسەتانەیە کە کۆماری ئیسلامی لە ماوەی ئەم چەند ساڵدا دژی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەکاری هێناوە. ئەوەی کە تازەیە دەبێت چاو لە چەند مەسئلە بکەین. یەکەمیانەوەی کە بە تۆری واقعی بە دوای هەڵبژاردننی ڕئیسی و پێشتر ئەویش ڕاستەکەی کۆماری ئیسلامی بەو نەتیجە گەیشتە بوو کە مەشروعیەتی لەلایەن خەڵکی ئێرانەوە چۆتە ژێرپرسیارەوە. هەڵبژاردنەکانی بەناو هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە بۆ مەجلیسی شۆرای ئیسلامی دواترش بۆ سەرۆک کۆمار ئەم مەسئلەی باشی نیشاندا. جگە لەوە ئێمە شاهیدیەوە هەین کە ڕۆژ بە ڕۆژ بێزاری لە حاکمیەتی جمهوری ئیسلامی لە سەراسەری ئێران پەرەدەسێنێت. شاهدی ئاعترازات و مبارزاتین لە بەشە جۆر بەجۆرەکانە ئەوە هەر ڕۆژە ئیدامە هەیە و زۆرترش پەرەدەسێنێت. ئەم وەزئیەتە کردی بەوەی کە جمهوری ئیسلامی هەوڵ بدا بۆ ئەوەی کە خۆی یەکدەست کاتەوە، ئەوەی کە زمانێک بە ئیسلاح تەڵەبەکانی نێوخۆیی حکوومەتی دەیویست تۆزێک ئاعترازات و ناڕزاتی خەڵکدا بمرکێنێ، ئەمەلە نیشانیدا کە ئەوە کارایی نییە و خەڵک لەوە تێپەڕ بوونی تر. بەو نەتیجە گەیشت کە ئەم کایش ناتوانێت نەتیجێ ببێت، نەتیجە هاتە سەرەوەی کە خۆی یەکدەست کاتەوە. بۆ یەکدەستکردنەوەکەی خۆشی
تەنیار بۆ ئەوە بوو کە بتوانێت بەرامبەر بەم ئێعترازات و مبارزاتە وەک پەرەسەندی ئەم ئێعترازات و مبارزاتە بە یەکدەستکردنی حاکمیت و قودرەتی سیاسی لە ئێراندا بتوانێت خۆی بیمە بکە بەرامبەر بەو شەپۆلە ئێعترازیە. و ئەمە بە بڕوای من ئێستا لە حاڵ حازرە بۆ دەسەڵاتێک وەکو دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە مەشروعیەتی لە لای خەڵکی ئێران و نەماوەوە هەر ڕۆژە لەژێر زەبری ئێعترازات و ناڕزایەتیە بێگومان پەنابردن بۆ سەرکوت شتێکی ینی تەنیا ڕێگەیە. ئەوەی کە لە ئەم ڕۆژانە هەڕەشەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی دەیبیسین ڕەنگدانەوەی ئەو سیاسەتە ناوخۆیە. ئەمە یەک بە بڕوای من مەسلەیەکی مهم کە تازە ئەتوانین بڵێن بە نسبەتی کارەکانی تا ئێستای و لە ماوەی ئەو چەند ساڵدا ڕەنگدانەوەی ئەو وەزیێتی ناوخۆیە و ڕەنگدانەوەی ئەو سیاسەتەیە کە لە ناوخۆ گرتوێتە پێشەوە، هەروە کە لە ناوخۆ گرتن و زیندان و ئەشکەنجە و ئیعدام و هەڕەشەکردنی گرتوێتە پێش بە یەکدەستکردنی خۆی و نیشاندانی قودرەت بەرامبەر بە خەڵکی ناڕازی و مۆتەرس ئین ئەکاسەکەی لە دەریشەوە وایە و دەیهەوێت بەمنەوە هەڕەشانە ئەم سیاسەتە تەکمیل کات. ئەمە یەک نوکتێکی تریش لە واقعدا دەزانین کولی ناوچەکە لە حاڵی ئاڵوگۆڕدایە کۆماری ئیسلامی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تەلاشی کردووە کە بە پەرەپێدان بە سیاسەتی دەستێوەردان لە ناوچە بحرانیەکان تێبکۆشە جێگە پێگایك بۆ خۆی دابین بکات کە لە مەعادلاتی سیاسیدا بتوانێت ئیمتیازی پێوەگرێت. ئەوش ئەبەتە شتێکی تازەین. کاک جەماڵ هەر وەک خۆشتان ئاگادارن لەم چەند ڕۆژەدا بە تایبەت کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکان بنکەکانی قەراتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کرداوە. ئێوە پێتان وایە ئەو حیزبانی کە پێشمەرگیان لە سنوورەکان هەیە ناچار بن ئەوێ جێبێڵن؟ قسەی حتمما قسەی لەکەم بەڵام با ئەو قسەی پێشوم تەکمیل بکەم بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ ئەو وەزیەتی ناوچەیەکە یا جمهوری ئیسلامی باتەوە جو بە ئاڵوگۆڕێکە لە سەتی ناوچەکەدایە سیاسەتی هەمیشگی بۆ ئێستا لە عێراق دەیهەوێت لە نەقشەی سیاسی داهاتوی ئەم وڵاتەدا و هەروەها وەزعیەتی ناوچەکە دەستی باڵا پەیدا بکات دەبەم جۆرە دەستی داوەتە ئەم هێرش و پەلامارانە و لە واقعدا بە بڕوای من بارهاش باسم کردو دێڵێمەوە ڕاستە ئێستا هێزە ئۆپۆزیسیەکانی کردوتە بەهانە بەڵام لە واقعدا و لە ئەساسدا هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانی عێراقی کردوتە نیشانە و دەیهەوێت بەمنەوە پیلانگەڕیانە بتوانێت ئەو حاصلی خەبات و ڕنج و زەحمەتی خەڵکی کوردستان بە فێڕۆ بەرێت. بێگومان ئەو هێرشانە کە ئەو هەڕەشانە و دوایش ئەو هێرشانە کە کردوێتی لە ناوچە سنووریەکان زەرورزیانی زۆری لە خەڵکداوە بەشێ زۆر لە خەڵک ناچار بوون ئاوایەکان بەجێ بێڵن و بێگومان ئیدامەی ئەم وەزێتە زەرورزیانی زۆرە و نیشان ئەدات کۆماری ئیسلامی هیچ لە یاسا و ڕێسایەک بەڕسمیت ناناسێت و ئیدامەی ئەم وەزێتە جگە لە زەرورزیانی زۆرتر بۆ خەڵک هیچی تری بەدواونیەوە ڕاستەکە ئەویش ئەساسەن هەدەفی ئەوەیە. ئەو ئەگەر بتوانێت هێزی پێشمەرگە لەم شوێن هەڵکەنێت بەڵام بە تۆری واقعی و ئەساسی دەبێت یەک واقعیت بزانی ئەویشەوەی کە هێزی پێشمەرگە لە کوردستان بۆ هەڵ ناکەندرێت ئەمە یەک واقعیەتی ئینکار ناپەزیرە. ممکنە هێزی پێشمەرگە لەم دۆڕ و لەو چیا هەڵکەنێت و دیارە هێزێکی زۆری هەیە هێزێکی زەبەلاحە کەرەسەی نظامی زۆری هەیە هێزی زۆری هەیە ممکنە ئەم تۆ باران و موشک بارانە ئیدامە بدات ممکنە بتوانێت هێزی پێشمەرگە ناچار بە مانۆر بکات بەڵام دەبێت بزانێت کە ئیمکانی ئەوەی کە هێزی پێشمەرگە لە کوردستان دوور بکاتەوە ئەوە شتێکی خەیاڵیە و ئەوە شتێکی غەیرە ممکنە. ڕاستەکەی نەبەر دەلیلەی کە بۆیە هێزی پێشمەرگە بربەرەکانی دەکات لەگەڵ هێزی ینی بەرابەری دەکات لەگەڵ هێزەکانی نظامی جمهوری ئیسلامی دیارە کاملەن نابەرابەرە بەڵام مەسئلەکە لەوە ئەولاترە ئەویش ئەوەی کە ئەوەڵەن کوردستان شاخ و دۆڵی زۆرە جگە لەوە
هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە کوردستانە جێگە و پێگایکی کۆمەڵایەتیان هەیە چ لە کوردستانی ڕۆژهەڵات وەلەو ماوەیەدا توانیانە پەیوەندیکی ئەمیق لە بین خۆیان و کوردستانی خەڵکی کوردستانی ئێرە ئەمانە هاوچارەنووسن پەیوەندێکی ئەمیق پێک بێرێت و جمهوری ئیسلامی بەم هەڕەشانە بەم تۆپبارانانە بەم زەرور زیانانە کە ئەلبەتە جێگەی تەعسوفە ناتوانێت ئەو پەیوەندیە قوڵ و ئەمیق و مێژوویە لە بینی خەڵکی کوردستانی هەردوو بەشەکە و هەروەها هێزی پێشمەرگە داببڕێت کەوابوو جوابی پرسیارەکەی تۆ بدەمەوە بە تۆری مشخص ممکنە بتوانێت هێزی پێشمەرگە تۆزە ئەملا ئەولا پێ بکات بەڵام بێگومان ناتوانێت هێزی پێشمەرگە لە کوردستان و لە خەڵکی کوردستان جیا بکاتەوە نوکتەیەکی مهم کە لە بیرمان نەچێت ئەوەیە کە پەیوەندیکی لە عینە حاڵە ئەمیق لە بینی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور یاوە پێدەڵن کوردستانی عێراق بەرقەرار بووە لە تووریستان ئەمە لە شرایطێکی زۆر سەختە بە تنگانەی یەکەوە هاتوون بەدەم یەکەوە بوون هاوچارە نووسیان لە مێژووی داگیرکاریدا دشی داگیرکاری نیشان داوە بۆیە بە بڕوای من ئەوە بە ئاسانی جێبەجێ نابێت و ناتوانێت بە نەتیجە بگات هێرش و پەلامارەکانی کۆمەڵی ئیسلام زۆر باشە کاک جمال خۆشتان ئاگادارن حکوماری ئیسلامی داوای لە حکوومەتی هەرێم کردووە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی ئێران چەک بکات بە بڕوایەوە ئەم داواکاریە چەندە بەکردەوە دەردێت جمهوری ئیسلامی داواکاری دەکات ئەوەڵەن بەهانەکەی ئەوەیە کە گۆیا هێزی پێشمەرگە لەم دی و سنوورەوە دەچن و لە چالاکی نظامی دەکەن لە بەشی ئێران تا ئەوجێ بە کۆمەڵە دەگەڕێتەوە ئێمە سیاسەتی ئوسولی خۆمان ڕاگەیاند بارها و بارها ڕامانگەیاند و قسەمان لەسەر کردو ئێستا لە حاڵ حازرا بە پێی سیاسەتی ئوسولی خۆمان ئێمە هێزی پێشمەرگەمان ئەساسەن بۆ فێرکردن و بارهێنان بۆ تەقویەتی ئامادەیان دەکەین کە لە کاتێکا کە پێویست بێ خەڵکی کوردستانی ئێران خەڵکی ڕۆژهەڵات بزوتنەوەی شۆڕەشگێرانی کوردستان بیهەوێت ئیستفادەی لێ بکەن ئێمە هیچ لەو ماوەیەدا لە سنوورەکان ئیستفادەمان نەکردووە و بێگومان نەمانویستوە چالاکی سیاسی و نظامیمان کاردانەوەکەی بۆ عەزیەت و ئازاردانی خەڵکی کوردستان بێوەیە ئەساسەن لەسەر دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لەسەر حاصلی ڕەنج و زەحمەتی ئەوان کە هێشتای زۆری ماوە پێ بگەن نەمانویستوە مشکلەیەک وە گیر و گرفتێک بۆ ئەوان دروست بکەین کەوابوو ئەوە بەهانەیە تەبیعەتەن دەبێ بگەڕمەوە بۆ جوابدانەوە پرسیارەی جەنابەت دەبێ باسی ئەوە بکەم خودی ئەمانە بەهانەیە و ئەساسی کۆماری ئیسلامی هەوە کە عەزمکردن دوو شتە یەکێکیان کاردانەوەی وەزەتی ناوخۆیەتی دەزانێت ئەم هێزانە لە ناوخۆی ئێرانە جێگە و پێگەیان هەیە لە ناوخۆی کوردستانە و ئەو ئێعترازات و مبارزاتە بە تایبەت لە کوردستانە کە ڕەنگە و بۆیکی زۆر سیاسی و حیزبیشی هەیە لە نەتیجەی تەسیری ئەم حیزبانەدایە نەک کردەوەی نظامی بلا فەوریان ئەساسەن لەوە نیگەرانە وەکو کۆماری ئیسلامی دەزانێت کە لە کوردستانە ئەحزاب جێگە و پێگەیان هەیە لەوە نیگەرانە و ئەساسەن ئەوە وەدانێت بەو شکڵە ئەو داواکاریانە دوورەکە مەترح دەکات یەکێکی شێوە کە عەزمکردن بیکاتە بەهانە بۆ دەستدرێژی لەسەر خاکی هەوە کە بەهانە دەگرێت بۆ دەستدرێژی کردن و یا بۆ دانانی بنگە و پایگا لە شوێنەکانی تر وەکو سووریا لۆبنان وەکو فلەستین وەکو یەمان و هەموو ئەو جۆرشتانە خۆنەواری هینی مەرزیان لەسەری نییە جمهوری ئیسلامی سیاسەتێکە کە لەو ناوچەیە بۆ دەستکە بۆ ئەوەی کە جێگە پێدا بکە بۆ ئەوەی کە ئیمتیازی پێوەرگێت و بتوانێت بۆ ئیمتیازاتە خەڵکی ئێران دابمرکێنێ ئەترازات و مبارزاتیان دابکە خۆی بە قودرەت نیشان بدات ئیستفادەی لێ دەکات مەسەلەی کوردستانی عێراقیش ئەوەیە و دەیهەوێت لەم ڕێگەوە ئەم ئەترازات و مبارزاتی کە لە ناوخۆیدا پەرەدەسێنێت لەم ڕێگەوە جوابی پێ بداتەوە ئەمەوە بڵم داواکاری هەیە بەڵام ئەو داواکاریە بە ئاسانی جێبەجێ نابێت ئەلبەتە جێگەی خۆیەتی کە من لێرە ئیشارە بۆ بکەم کە دەوڵەتی عێراق بە بڕوای من و هەروەها ئینتزاری زۆر نییە بەڵام لە
مەسئولینی هەرێمی کوردستان ئینتزاری ئەوە دەڕوات کە هەڵوێستێکی ڕۆشن بگرن، هەڵوێستێکی شەفاف بگرن بەرامبەر بە کۆماری ئیسلامی. ئەوە هێزەکان ئەوە سیاسەتیانە و بە تایبەت ئەوە کۆمەڵە ئەوە سیاسەتیانە. هەر ئێستا کۆنسولگەریەکانی ئێران ئەوەتان لە هەولێر و لە سلێمانی دەتوانم هەڵب بە جۆرێک لە بەردەستایە، بەڵام چکۆلەترین مزاحمەتیان بۆ دروستنە یا چکۆلەترین ئەقدامێک نەکراوە لەیان و یا سیاستمان بە لە حازی نظامی و ئەمەیە دەبێت بزانن کە ئەمە بەهانەیە ئەسلی مەسئلە دژایەتیە لەگەڵ هەرێمی کوردستان، دژایەتیە بۆ ئەوەی کە ئەوان مەحدود بکەنەوە و بتوانن نەخشۆ پیلانەکانی داهاتویان چه ئەمان لێرە و چه ئەوان لەسەرەوە تورکیا لە بەشی سەرەوەتر بەڕێوە بەرن کەوابوو احتیاج بەوە هەیە کە دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی شەفاف و ڕۆشن بگرێت و بێگومان چه هەڵوێستێکی بووە حکوومەتی هەرێم کات دەسەڵاتی ڕسمیم هەرێمەشی بەدەستا تاالان لەگەڵم تێرۆرانە یا لەگەڵم تێرۆریستانی ئەو تێرۆرانی کە کردوێتی هەڵوێستی چی بووە هەڵسوکەوتی چۆن بووە تاالان؟ وڵا زۆر بەداخەوە بە بڕوای من دیارە هەڵوێستێکی نەرم و هەڵوێستێکی ڕۆشن و شەفاف نەبووە. کۆماری ئیسلامی ساڵهایە وهروە دەوڵەتی تورکیا ساڵهایە بە شێوەیەکی جۆر بە جۆر حزوری دەستگا ئیتلاعات و ئەمنیەتەکانی خۆیان لە شارە گەورەکانی کوردستان بردوێتە پێشەوە و ئەوانیان سازمان داوە و ژمارەیەکی زۆر لە جاسوس و سیخوڕەکانی خۆیان نردوێتەوە ئەو ناوچەیەوە مرەتەب لە حاڵی ترۆرکردنن و بێگومان شێوەیەکی نائەمنیان لەو شوێنانە بوجود هێناوە بۆ خەڵک بە تایبەت. چه هەڵوێستێک بەرامبەر بە مەسەلە دەگیرێت؟ ئەگەر دەوڵەتی ئێران داوا دەکات لە هەرێمی کوردستان کە لە سنوورەکانیا ئیجازە نەدرێت کە ئیستفادە بکرێت بۆ ناوخۆی ئێران، ئەخەوە بەرعکسەکەشی ممکنەیتر بەرعکسەکەیشی ئەوەیە کە دەوڵەتی هەرێم دەبێت داوا بکات لە دەوڵەتی ئێران ئێوەش بۆتان نییە ئەو کارەکەن. ئەگەر وایە لوتفان پێمان بڵێن ئەم هەموو خانەی تیمی و دەستگای ئیتلاعاتی و ئەمنیەتە لە خاکی کوردستانی عێراق چیەکات؟ ئەم هەموو ترۆرە لە کوردستانی عێراق بۆ ڕوو ئەدات، بۆ ناوچە سنوورەکان مرەتەب بردمان دەکرێت، بۆ زەر و زیان لە خەڵک دەکرێت. دەمەوێت ئەوە بڵم کە لەم بەم بۆنەوەیە من دەڵم ئەساسی مەسئلەکە و پیلانی کۆماری ئیسلامی دژی خەڵکی کوردستانی عێراق و ئێمەی کردوتە بەهانە و بەکردەوەی نیشان دراوە کە ئەوانن کە سنوور دەبەزێنن، ئەوانن سنوورەکانیان نائەمن کردووە، ئەوانن دەستگای ئیتلاعاتەکانیان گواستۆتەوە سەر شارەکان، ئەوانن لە شارەکانی کوردستانی عێراق دەست ئەدەنە ترۆر، ئەوانن مەجموعەی ئەو کارانە کە بۆ تێکدانی ئەمنیەتی ئەو ناوچە لە دەست بردویانتە بەرەوە. ئەی بەرامبەر بەمە ئایا ناکرێت هەڵوێستێکی ڕۆشن و شەفاف بگیرێت؟ بەداخەوە ئێمە تا ئێستا ئەو هەڵوێستی ڕۆشن و شەفافەمان نەدیوە، هیوادارین شاهدی ئەوە ببین. بەڵام من دەمێ لێرا کاک ئەمیر یەکشت بڵم، لە واقعدا ئەو کردەوانە چه دەوڵەتی ئێران کۆماری ئیسلامی و چه دەوڵەتی تورکیا دەیکەن لە هەرێمی کوردستان ڕق و بێزاری خەڵکی کوردستانی عێراقی بەدواوە بووە، هەروەها خەڵکی ڕق و بێزاری خەڵکی کوردستانی لە ناوچە بەشە جۆربەجۆرەکانی تری بەدواوە بووە. بێگومان ئەم ڕق و بێزاری هەروە بێدەنگ نابێ و ڕۆژێ دێتە دەنگ دژی ئەم کردەوە تۆریستیانە، دژی نائەمنکردن، دژی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان و دژی ئەو کردەوانە کە ئەساسەن دژایەتی هەیە لەگەڵ قازانج و بەرزەوەنجی خەڵکی کوردستان و بێگومان دەوڵەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەم زەختەوە مەجبور دەبێت کە هەڵوێستێکی ڕۆشن و شەفاف بگرێت بەرامبەر بە مەسئلە. دەوڵەتی کۆماری ئیسلامی لەو ماوەیەدا نیشانی داوە تەنانەت دەوڵەتی هەرێمی کوردستانیش بە ڕسمیت ناناسێت، حکوومەتی هەرێمی کوردستانیش بە ڕسمیت ناناسێت، مەرزەکەی بە ڕسمیت ناناسێت، تەنانەت سیاست و قانون و یاساکانی ناو ئەو هەرێمەش بە ڕسمیت ناناسێت. بۆیە بەخۆی ئیجازادات بە ڕاشکاوی
نفوس کات ئەو ناوچەیە بکاتە مەدانی ڕمبازێنی سیخڕەکانی خۆی و ئەمنیەت و ئاسایش لە خەڵکی کوردستان سەلب بکات. ئەمە تەنیا ئەمانین ئەو دەوڵەتی تورکیش عینی ئەو کارە دەکات و بۆیە دەبێت تاکید بکەمەوە لەسەرەوە مەسەلە ئەحزابی کوردستان ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات کە جێگیر بوون لە نەوارە سنوورەکانە ئەوانە بەهانەن دەوڵەتی کۆماری ئیسلامی نیشانەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و حاصلی ڕنج و زەحمەتی خەڵکی کوردستان و بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایشی ئەوانە و بۆ تێکدانی ئاوات و ئارزوەکانی لەباربردنی ئاوات و ئارزوەکانی ئەوان. کاک جەماڵ، بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ئەلان بێدەنگی گرتووەتە بەر لە ئاستی ئەم هەمووە تێرۆرکردن و ئەم هەمووە بۆمبارانە کە ئەموە سنووریش پێشێل لە کاسەرەوەی خاکی عێراقی پێشێل کردووە چ ئەو چە تورکیا؟ بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی چییە؟ بۆچی هیچ کاردانەوەیەکی نەبووە؟ ئەو پرسیارت با بە پرسیار وەڵام بدەمەوە. لە حاڵێکە 5,000 ئینسان لە هەڵەبجە قوربانی کران بۆ بێدەنگی کرا، لە حاڵەکە ئەنفال کرا 180 وردەی 1000 نەفەر خەڵکی کورد بێسەر و شوێن کران بۆ بێدەنگی کرا، لە حاڵێکە دەوڵەتی تورکیا هاتی نیوەی خاکی کوردستانی و بەشێک لە خاکی کوردستانی داگیر کردو ئەو ناوچەیە داوەتە بەربردمان و خەڵکی تووشی عەزیەت و ئازار و زیان کردو بۆ بێدەنگیان کردووە، لە حاڵێکە کۆماری ئیسلامی ئەو ناوچانەی خەریکە بردمان دەکات و مرتب هەڕەشە دەکات و زەرور و زیانی لە خەڵگەیاندووە بۆ بێدەنگن، لە حاڵێکە کۆماری ئیسلامی کوردستانی عێراقی کردووەتە مەدانی ڕمبازێنی جاسووسەکانی خۆی هەر ڕۆژ خەریکی ترۆر و نائەمنینانەوە بۆ بێدەنگیان کردووە. جوابەکەی زۆر ڕۆشنە، بەو دەلیلەی کە ئەمە نەقشەیەکی عمومیترە و هەر کام لەمانە لە پێی قازانج و بەرژەوەندی خۆیانە هەنگاو هەڵدەگرن و ئەوەیە تەنیا خەڵکی کوردستانە کە زەرور و زیانە و پشتیوانیکی واقعی و جدینیە جگە لە هێزی خۆی نەبێت، جگە لە هێزی یەکگرتووی خۆ نەبێت. ئەم پرسیارە و زۆر پرسیاریتر بە ئێمە دەڵێ ئەگەر ئەمڕۆ سنوورەکان بردمان دەکرێن و بێدەنگ دەبن، ئەگەر ئەمڕۆ لە ئەولاوە تورکیا ناوچەی ناو ئەم کردو بێدەنگ دەبن، ئەمە بە ئێمە دەڵێ هیچ زل هێزێک و هیچ هێزێکی ناوچەی پشتیوانی ڕاستەقینەی خەڵکی کوردنی ئەوانە لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیانە هەنگاو هەڵدێنن و ئەمە تەنیا خەڵکی کووردە بە هاوچارنووسی بە هاوپشتی خۆی دەتوانێت مافەکانی خۆی مسوەگەر بکات. پشت بەستن بە هەر هێزێک آخر و عاقبەتێکی ئەوای لێدە. ئەوە نمونونەکەی ئەفغانستان، ئەوە نمونونەکەی ڕۆژاوا، ئەوە نمونونەکەی بەرچاومان لە کوردستانی عێراق. چی هات؟ ئەمریکا بەرەو کێ ڕۆی؟ چی بەسەر هات؟ ئەو هەمووە هێزی هێنا و ئەو هەمووە تەلاشی دەکرد کە گۆیا خۆی وەکو هێزێکی سەرەکی لەم ناوچەیە جێبخات و هەموو ئەو کەسانش کە پشتیان پێبەسون ئێستا شەرمێونانە باسی مۆزعی سیاسی خۆیان چیان لێ هات؟ دەمێ ئەو بڵم کاک ئەمیگیان، ئەمە جارێکی تر بە ئێمە نیشانەدات خەڵکی کوردستان تەنیا بە پشتبەستن بە هێزی ڕێکخراوی خۆی دەتوانێت. پشتبەستن بە هەر کام لەم هێزانە آخر و عاقبەتی تێکچوونی دەستکەوتەکانە. ئەوەی نمونونەکانی کە عەرزم کردین زۆر ئاشکرا و ڕۆشن لە بەرچاومانە دەبینی کەوابوو بۆ بێدەنگن بە خااتری ئەوەی کە قازانج و بەرژەوەندیان هەر کات پێویست بکات بۆ دەنگ دێن، بەڵام هەروە قازانج و بەرژەوەندەکانیان بە پێ سیاسەتە کەلانەکانیان کە بۆ خۆیان دای دەڕێژن پلانێک کە هەیەە بۆ دەسەڵات پەیداکردن بۆ قازانجەکانیان گوێ نادەن، جنایەت لە مقابلیانە دەکرێت. هەر ئەو مافە مرۆیە، هەر ئەو پێشێل دەکرێت بێدەنگ دەبن، هەر ئەو دموکراسیە پێشێل دەکرێت بێدەنگ دەبن، هەر ئەو ئینسانانە قوربانی دەکرێت بێدەنگ دەبن، چونکە قازانجیان لەوەدا نییە ئەوە بکەن. کەوابوو بۆچی بێدەنگن بە بڕوای من دەبێت لەوەدا بیخوێنینەوە. زۆر باشە کاک جەماڵ، کۆمەڵە چ پلانێکی هەیە بۆ ئەم حڕەشانی کە کردوێتی بۆم بۆمبارانی کە کردوێتی و چۆن بەرەنگاربوونەوەی ئەم کردەوانە دەبێت؟
دیارە بواری جۆر بەجۆری هەیە تا ئەوجێ بە بواری ئەمەلی و مربوط بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بێت ڕاستەکەی تازەگیشی نییە پێشمەرگەی کۆمەڵە وەکە بوو بە پێشمەرگە نێوی خۆی بەخۆیەوەتی و دەبێ ئامادە بێت دەبێ هەموو کاتێک ئامادە بێت چونکە ئەرزم کردی لە ئەوەڵی قسەکانیشمان ئیشارەمان پێکرد کە ئەم هەڕەشانە ئەم پەلامارهێنانانە ئەم ترۆرانە و ئەم کردەوانە بۆ دانانی نائەمنی لە ناوچەکە تازە نین کەوابوو هێزی پێشمەرگە دەبێ ئامادەگی هەبێ ئامادەگی هەبووە ئامادەگی خۆی ارتقا بدات تەقوێتی بکات وەسای بکات کە لە بواری جۆر بەجۆرەوە پیلانی دوژمن بۆ زەربە لێدانوانە پوچەڵ کاتەوە تەبیعەتەن هێزی پێشمەرگەش خۆی نەبەستوێتەوە بە شوێنێک کوردستان هەوا لە قسەکانمە ئیشارم پێکرد هەتا ئەوەی کە زۆری هەیە دۆڵ و چیایە ئەم دۆڵنا ئەو دۆڵ ئەم چیانە ئەو چیە بەڵام لە هەر سوورەتە دەبێت ئەو ئامادەگیەی خۆی کە هەر بوویەتی ارتقای بدات و بیباتە پێشەوە ئەمە یەک نوکتەی تر بەڵام لەوە مهمتر بە بڕوای من قسەمان ڕوو لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو لە خەڵکی باشووری کوردستان دەبێت بڵێن کە ئەوانە ئەم دەوڵەتانە چ تورکیا چ ئێران نەقشیان کێشاوە بۆ لەباربردنی ئاوات و ئارزوەکانی ئێوە نەقشیان کێشاوە بۆ ئەوەی کە مافەکانی ئێوە کە دەیان ساڵە خەباتتان بۆ کردووە خوێنتان بۆ داوە فداکاریتان بۆ کردووە ئێستا نەقشەیەکی نێودەوڵەتی هەیە بە بەشداری ئێران و تورکیا و عێراقیش هەروەها بۆ لەباربردنی ڕێگا چارە وەدەنگ هاتنە ڕێگا چارە بۆ پوچەڵکردنەوەی ئەو سیاست و پیلانە ئاعتراز و دەربڕینی ئاعترازە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر و دەربڕینی ئەو هاوپشتی و هاو خەباتیە دژی ئەم داگیرکاریە لە سەراسەری کوردستانە بێجگەلەوە تەلاشی ئێمە بۆ خەبەرهێنانی بۆ ئاگادارکردنەوەی و ئینتزارمان ئەوەیە هەموو جەریاناتی چەپ و ئازادی خواست هەموو ئینسانەکانی کە بیر لە داهاتووی کوردستان و بیر لە داهاتووی مافەکانی ئەم خەڵکە و وەجگەلەوە بیر لە داهاتووی نەتەنیا کوردستانێکی ئارام و بتوانێت دەستکەوتەکانی مسوەگەرکە هەروەها بیر لە داهاتووی ئێرانێکی ئێرانە بکاتەوە کە خەڵک تێدا ژیانێکی ئاسوودە و لە ئازادی و بەرابەری بەرخوردار بن دەبێ بزانین کە دژایەتی لەگەڵ ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی ئەرکێکە تەنیان قسە لەسەر چەند دفاع لە چەند هێزی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە نییە ئەوان نەقشیان هەیە بەم جۆرە خەڵکی کوردستان ئاوات و ئەرزوەکانیان پێشلکەن هەروەها بەم شێوە بتوانن قودرەتنماییکەن بەرامبەر بە خەڵکی سەراسەری ئێران بەرامبەر بە کرێکاران کە هاتوونەتەن بەرامبەر بە ژنان کە داوای مافی خۆیان دەکەن بەرامبەر بە لاوان بەرامبەر بە معلمان بەرامبەر بە چین و توێژە جۆر بە جۆرەکانی ئێران کەوابوو ئەرکی سەرشانی هەموو لایەکە تەنیا لەم ڕێگاوە ئێمە دەتوانین بە پەرەپێدان بەم ئێترازات و مبارزاتە بە ڕسواکردنی ئەم نەقشە و پلانە و بتوانین ئەم سیاسەتە پوچەڵکەینەوە و بە بڕوای من ئەمە ئەرکایەکن کە ئێمە دەبێت لە دەستوری کاری خۆمان نادانین و هەموو کەسێکی بۆ بانگەوازکەین و تەلاشکەین بۆ ئەوەی کە هەر حرەکەتێکی ئاوا کەم پڕهەزینە بێت بۆ داگیرکەرەکانی کوردستان بۆ دەوڵەتی جمهوری ئیسلامی و هەروەها بۆ هەر هێزێکی تر کە بیاوێت ئاوات و ئارزوەکانی ئەو خەڵکەیە پێشل بکات. کاک جەمال باسی خەڵکی کوردستان لە باشوور کرد کە تووڕەن و بەڕاستی وەگیان هاتوون هەروە خۆشتان ئاگادارن خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات لە هەر حرەکەتێکی ڕزگاری خوازانی چ باشوور بێت چ باکوور چ سووریا هەمیشە بە تەواوی خۆتەوە پشتیوانی کردو هاتوونەتە سەرخیابان پشتیوانی ئەم حرەکەتانیان کردووە
باس کرد کە تووڕان وەگیان هاتوون بەڵام هۆکاری ئەوەی کە ئێستا ناتوانن پشتیوانی بکەن بۆ نان بۆ دەنگ دەرنابڕن بۆ ناڕازینین بەم پلانانە بەو تۆبارانانە بەوەی کە ئاوا هەڕەشە دەکەن هۆکاری چییە کە تا ئێستا ناتونێتە سەر خیابان هاتون لەوێنە سەر شقام کە وەکو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە ئاشکرا دەهاتن پشتیوانی بە تەواومەعنایان دەکرد. من بەشپاڵە خۆم واقعان پێم وایە کە خەڵکی کوردستانی باشوور نیگەرانن بە وەزتەوە پێش هەموو شتێک خۆیان بە چاوی خۆیان دەیبینن تەجروبەیان کردووە دەزانن کە کۆماری ئیسلامی تێکدەری ئارامی ئەمنیەت و ئاسایشی ئەوانە پێی نیگەران و پێی ناڕەحەتن و واشنیە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر لە ساڵانی ڕابردوو تا هەتاکو ئێستاشی لەگەڵ بێت ئەم ئێترازات و ناڕزایەتیان دەربڕیوە من پێم وایە بەشێکی دەگەڕێتەوە بۆ سەر دەسەڵات لەم ناوچەیە کە احتیاجی بەوە هەیەوە کە عەرزمکردن هەڵوێستێکی ڕۆشن و شەفاف بگرێت لەو بابەتەوە و تەلاش بکات بۆ ئەوەی کە دەستێژەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان سنووردار بکات هەروە کە عەرزم کردی ئەوە ئینتیزاری هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە مەحدودیە دروستکە بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەخە دەبێت بۆ خۆشی بیکات بۆ خۆشی پابند بێ بە یاسا و ڕێسای نێودەوڵەتی کە کۆماری ئیسلامی بەدەیان و سەدان جار نیشانی داوە کە نەتەنیا هیچ پێڕەوی ئەوانە ناکات بەڵکوەوە کە عەرزمکردن حکوومەتی هەرێمی کوردستان و ئاوات و ئارزوەکانی خەڵکی کوردستانی عێراقی بەلاوە بێبایەخە و بۆیە بەخۆی ئیجازەدا ئەو کارانە بکەن کەوابوو بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کاوە بکات بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ سەر بە بڕوای من بەسی ڕۆشن فکر و بەشی نوخبە لە کوردستانی عێراقا کە تەلاش بکەن ئەم مەسئلە بگوێزنەوە بۆ نێو خەڵکی کوردستان دەستی پێکردووە ئێوە حتمما ئاگدارن ژمارەیەکی زۆر لە ڕووناکبیران ژمارەیەکی زۆر لە سیاست مەداران ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەدەنی هاتوونەتە دەنگ و تەلاشیان کردووە ئەم ڕاستیە بخەنە بەرچاو کە لە کوردستانی عێراقا بەهۆی زۆر دەلایل بە تایبەت دەلایلی مێژووی و پەیوەندێک کە هەیە لە بینی ئەم خەڵکی ئەم ناوچانە ئەو کردوانەی کۆماری ئیسلامی ناتوانێت جێگە بگرێت و بەم تەلاشیان کردووە نیشان بدەن کە ئەوە کە عەرزمکردن ئەساسی کاری کۆماری ئیسلامی لە باربردنی ئاوات و ئارزوەکانی خەڵکە و دەنگ هاتوون من هەر لێرە دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی ژمارەیەکی زۆر وە دەنگ هاتوون و بێگومان بە نەزەری من ئەمە پەرە دەسێت ئەم ئیدامێ ئەم وەزیەتە پەرە دەسێنێت و بە بڕوای من بە دوور نییە کە ئەم ڕق و بێزاریە لە کردەوەکانی کۆماری ئیسلامی لە ترۆر لە نەئامنکردنی شارەکانی کوردستانی عێراق بە بڕوای من ڕق و بێزاری خەڵک لە کاتێکە دەتەقێنێتەوە و بەگژیدا دەچنەوە. کاک جەماڵ هیچ پلانێک هەیە لەگەڵەوەی کە لەگەڵ حیزبەکانی دیکە بۆ ئەوەی کە بە جۆرێک لەم کاتەدا کە کۆماری ئیسلامی ئەوە پەلامار دەکات و تۆپباران دەکات و هیچ پلانێک ینی هاو ئاهەنگی و هاوکاری زیاتر هەبێت لەگەڵ حیزبەکانی دیکە؟ بەڵێ ئێمە لەو ماوەی ئەبەتە تازگی نییەوە کە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی تازە نییە پەلامارەکانی تازە نییە تەلاش بۆ ترۆر و نائەمنکردنی ناوچەکە تازە نییە زۆر لە مێژە لە بینی ئەحزابی جێگر لەو ناوچەیە تا ئەو جێ بە مەسئلەی بربەرەکانی لەگەڵ پیلانەکانی کۆماری ئیسلامیدا بێت هاوکاری بووە و لەو ماوەشدا ئەو هاوکاریانە هەروە ئیدامەی بووە و ئێمە تەلاشمان کردووە کە لەگەڵ ئەو ئەحزابە پەیوەندی بگرین پەیوەندیشمان گرتووە دانیشتنمان بووە و پێمان وا بووە پێشمان وایە کە ئەم ئەحزابە بە تایبەت لە شەرایەتی ئەمڕۆدا پتر لە هەموو کاتێکی تر پێویستیان بەوە هەیە کە بە تایبەت لەم ئەرسەیەدا کە
بربەرەکانەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی نەقشە و پیلانەکانی کۆماری ئیسلامی دژی خەڵکی کوردستان نەخشە و پلانێکی هاوبەشمان بێت لەو بابەتەوە قسەمان کردووە و بەعزێک کاری هاوبەش دەستی پێ کردووە و بێگومان ئیدامەیشی دەبێت بۆ ئەوەی کە ئەوە کە عەزمکردن ئەو پیلانەکانی کۆماری ئیسلامی لەو ناوچەیە تاوجێ بە ئێمە دەگەڕێتەوە پوچەڵ بێتەوە. زۆر باشە کاک جەماڵ پرسیار زۆرن بەڵام ئەوانەی کە زۆر گرنگ بوون من هەڵم بژاردوون بەڵام وەکو دوا پرسیار لەم شرایەتەی ئێستادا فعالیەتی سیاسی و نظامی کۆمەڵە دەبێت چی بێ و چۆن دەچێتە پێش ئەڵبەتەلان باسیشت کرد چ هەڵوەستێکی دەبێت و لە ئاخریشدا بەرامبەر بەم هێرشانەدا خەڵک دەبێت چ هەڵوەستێک بگرن ینی ئەمە وەکو دوا پرسیار بتوانی چونکە کاتیشمان کەمە. باشە بەسەر چاو بە کورتی دەڵم تا ئەوەی کە بە بڕوای من هەوا کە ئەزم کردی ئەم کردوانەی کۆماری ئیسلامی دژی خەڵکە دژی خەڵکی کوردستانە دژی خەڵکی ئێرانە و ئەوە جمهوری ئیسلامی دەیەوێت بەو جۆرە بە قەدەر قودرەتی خۆی و دەسەڵاتی خۆی داسەپێنێت زۆر ئاشکرا و ڕۆشنە هەوا کە ئەوەی قسەکانی شمۆ ئەرزم کردن ئەم کردوانی کۆماری ئیسلامی ڕنگدانەوەی و سیاسەتی ناوخۆییە سیاسەتی ناوخۆیی مەشروعیەت و دەسەڵاتی توێتە ژێر پرسیارەوە و لە هەموو کاتێک وەزعیش پرسترا پەنای هێناوە بۆ سەرکوتکردن لە ناو و لە دەریشەوە هەڕەشەکردن بۆ ئەوی کە بتوانێت خەڵک چاوترسم بکەن کەوابوو معلومە پەرەپێدان بە ئاعتراضات و مبارزات پەرەپێدان بە ئەو تەلاش بۆ ئەوەی کە بتوانین ویست و داخوازەکان مسوەگەر بکرێت ئەوە ئەرکی سەرشانی هەموو کەسێک من پێم وایە ڕسواکردنی ئەم یەقداماتی کۆماری ئیسلامی ڕسواکردنی ئەم کردوانی کۆماری ئیسلامی تروریزمی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و بە تایبەت ئێستا لە کوردستانی عێراقا بە بڕوای من دەبێت بخینە پاڵ هەموو ئەو اعتراضات کە بوومانە بۆچی وایە چونکە ئەوە کە ئارزم کردێ من ڕەبتیان بەیەکەوەیە تەنیا بۆ لەسەر چەندانە حیزبی دابڕا و لە خەڵک نین کە لە دۆڵێک کابن و کۆماری ئیسلامی مەسەلەن مەسئلەکەیەوە بێت کۆماری ئیسلامی مەسئلەکەی خەڵکە چونکە ئەم ئەحزابە دابڕاو نین لەو ناو خەڵکە لە قوڵایی ئەو جامعەوە هاتوون و ڕنگدانەوەی ئاوات و ئارزوەکانی ئەوانن کەوابوو ئاوات و ئارزوەکانی ئەوان کەوتە دەبەر پەلاماری کۆماری ئیسلامی بۆیە دەڵم ڕسواکردنی پەلامارەکانی کۆماری ئیسلامی ئەرکێکی سەرشانی هەموو لایەکە تاوجێ بێ خۆشمان دەگەڕێتەوە جگە لە بردنەسەرەوەی ئامادەگیمان بۆ جوابدانەوە بە هەر پیلانێکی کۆماری ئیسلامی بە لەحازی سیاسیەوە کە عەرزکردن تێدەکۆشین کە ئەمە بکەین بە حرەکەتێکی گشتی و بیرروڕای جیهانی بەرەو سەرنجی بیرروڕای جیهانی بەرەو ئەوە ڕابکێشین و بەم جۆرە نیشان بدەین کە کۆماری ئیسلامی لەم نەقشە و پیلانێشیدا سەرکەوتوو نابێت. زۆر سپاس کاک جەماڵ بە زۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری ڕاستەوخۆی ئەم بەرنامەیەت کرد. زۆر سپاس بۆ ئێوەشت ماڵەوە. زۆر سپاس هەر بژیت. تا ئێستا لەگەڵمان بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا تا بێگەشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوە.